ئەمڕۆ لە یەکێتی نووسەران لقی سلێمانی لە نێو کۆمەڵێک لە نووسەران و لە ئەدیبانە کتێبی کچینە و ئاوێنەکە کە کۆمەڵە چیرۆکێکە بڵاوکرایەوە. دیارامە یەکەم ئەزمموی نووسەر شەهلا فەیزوڵایە و بە خۆشحاڵیەوە بەڕێزیان ئێستا میوانی کورسات مەگەزێنن. خات و شەهلا سڵاو دەبێ، زۆر بەخێربێت. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بەسەرکردنەوە. زۆر سپاس بۆ تۆ. کچینە و ئاوێنەکە بەرهەمی نووسینی چەند ساڵی تۆیە؟ پێشەوە بۆ ڕاستکردنەوە کچینە وێنەکە. کچینە وێنەکە ببوورە بوو. ئەزمموی من ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک توانم بڵێم حتمما نووسین لە خۆ ناتوانێت، هیچ کەسێک ناتوانێت بنووسێت تاوەکو باگراوەندێکی نەبێ لە خوێندنەوە. ساڵانێکی زۆرە من هەر ئەتوانم بڵێم هەر ئەوەنی کە بە حاڵ تۆزێک گەورە بوومانی تقریبەن لە سەردەمی ناوەندیەوە تاوەکو ئێستا من خولیای خوێندنەوە بوومە، حەزم لە خوێندنەوە بووە، ینی هەرچ بابەتێک هاتوۆتە بەردەستم خوێندومەتەوە. دوجار دەستم کردووە بە ئەدەب، زیاتر حەزم لە بابەتی ئەدەبی بووە، بە تایبەت چیرۆک و ڕۆمان. چیرۆک و ڕۆمان، بەڵێ. ئەو کاتانش لەبەرەوەی کتێبی کوردی زۆر کەم بوو، بە عەربی دەستم پێکرد، توانم بڵێم بە ئەدەبیاتی عەربی دەستم پێکرد. ئەیتر بەردەوام بووم، هەتاوەکو ئێستاش بەردەوامم. بابەتی خوێندنەوە بەلای منەوە ینی چێژبەخشە، زۆربەی توانم بڵێم کاتی بۆ تەرخانەکەم بۆ خوێندنەوە. دوای ئەوە ئەزمموی نووسینم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 یەکەم چیرۆکم کە نووسی. چیرۆک بەلای منەوە بابەتێکی تایبەتە، ینی هەمیشە چیرۆک لە خەیاڵی منە هەیە، ینی هەمیشە بۆ هەرکێ ڕۆشتم کە دانیشم کە بیرەکەمەوە تێکەڵی خەڵکە بم، زۆر جار ژیانی ئەو خەڵکەشم کە بەیان کەوتم چیرۆکی ترم بۆیان داڕشتووە لە خەیاڵی خۆمە. ینی بۆ نمونە وتمە باوا بێ بە ئەمە ئەوە بۆیە، با ینی ئەمە ژیانی ئەوە بووە، ینی بە داڕشتنێکم کردووە لە خەیاڵی خۆمە، ینی هەمیشە من لەگەڵ چیرۆکا بوومە. ئیتر کە هاتە سەر ئەوەی کە بنووسم حاڵەتێک کاری زۆر تێکردم، ئەو مناڵانی کە لەسەر شەقام کارەکەن، ئەوەی لێ کردم وەکو چۆن ئیلهامێکم بۆ بێت، شتێکم بۆ بێت کە بینووسم. کە نووسیم چیرۆکێکم لەسەریان نووسی. ئەو چیرۆکە دوجار پیشانی چەند کەسێکمدا دەستخۆشیان لێکردم بەڕاستی، وتیان ئەمە شایانی ئەوەی بڵاویکەیتەوە. کە نردم بۆ بڵاوکردنەوە دوای 2 هەفتە 3 هەفتەوە بزانم تەواوەتی بیرم نێشانێک بوو کە بڵاو کرایەوە، زۆر خۆشحاڵ بووم، یعنی بێ بوو بە هاندانێک بۆ من. ئیتر لەوە دەستم پێی کرد، ئەتوانم بڵێم ماوەی 5 ساڵە من ئەنووسم. هەموو جارێکی تر چیرۆک کە هات چیرۆکێک بنووسیوە و کۆم کردوێتەوە، بەڵام پەلەم لێ نەکرد بۆ ئەوەی کە بیگێنم بە چاپ، چونکە پەلەکردن لە نووسینە نابێت، ینی لە کۆتاییدا من ئەوە نەخاوەنی ئەو کتێبم تاوەکو نەمنووسیوەتەوە، تاوەکو لە لای خۆمە، بەڵام دوجارە بێت مڵکی خوێنە. زۆر ڕاستە. بەڵێ باشە. چیرۆکەکان هەریەکان ناونیشانێکیان هەیە. بەڵێ باشە. کامیان پاڵەوانی ناو چیرۆکەکان ڕاستین و کامیانی خەیاڵی خۆتن؟ واتە من بەستم لەوەیە هیچ کام لەم چیرۆکانە کە نووسیوتنەتەوە ژیانی کەسی نزیکی خۆتن بە شێوازی ئەدەبی نووسی بێتنەوە، یا خۆت بەشێکی ژیانی خۆت بن، زۆرینیان لە خەیاڵ و هزر و بیری خۆتا بوون و بوونەتە چیرۆک. بێگومان هیچ چیرۆکێک، هیچ گێڕانەوەیەک لە هەموو دنیادا لە خۆ نایەت، ڕێگێکی هەیە لە ڕاستیەوە. ئیتر ئەگەر بە یەک کارکتەریش بێت، ژیانی یەک کارکتەریش بێت، دوجار نووسەر دێت سیناریۆکی بۆ داڕێژێت کە ڕێگی لە واقعەوە دێت، دوجار بە خەیاڵە بێ بکرێ بە چیرۆک. ینی خەیاڵ چۆنە؟ مەسەرەن گێڕانەوە هەمومان ڕۆژانە بەری چیرۆکەکەوین، هەمومان قساکەین چیرۆکێک گێڕینەوە، بەڵام ئەبێ ئەو چیرۆکە بکرێ تۆمار بکرێ بە شێوازێکی هونەری، ینی بە تەکنیکێکی جیاواز بنووسرێتەوە کە خەیاڵی تێکەڵ ئەکرێت، فەنتازیایە کە جوانکاریەکی پێدات، خوێنەر بێزار نابێ لە هەمان ئەو شتانی کە ڕۆژانە بەریەکەوێ، شتێکی تازەتری بەرەکەوێ، تەکنیکێکی بەرەکەوێ کە لەو چیرۆکەدا هەیە. بۆیە چیرۆک زۆر قورسە نووسینی، ئەوە نەبێ کە من چیرۆکە نووسم، بەڵام ئەمە بەشایەتی ئەمە ئەو نووسەرانی کە چیرۆک و ڕۆمانە نووسن. چیرۆک لە مەودایەکی کەمە لە چەند لاپەڕەیەکدا، ینی کورتی لە چیرۆک هەیە و چیرۆکی دیێژی هەیە، جاری وایە یەک لاپەڕەیە خۆت بۆ نمونە چەند وشەیەکە سێ لاپەڕە چوار لاپەڕە، بەڵام ئەبێ نووسەر
سەرەتا و ناوەند و کۆتایی هەموو ئەو شتانی کە بێ پیشانی ینی سەرەتا و ناوەند و کۆتایی پەیامی هەبێت ئەوەی کە بێوێ بیگەێنێ لەو چیرۆکە دوجار ئەبێ تێهڵکێشێکی بکانی بە پڵۆتێکی جیاواز بە عەربی پێڵێن حەبکە ینی تێهڵچنێکی بکات زۆر جاریش چیرۆک سەرەتا و کۆتا و ناوەڕاست و کۆتا هەیە ئەمان یەکێکە لە تایبەتمەندەکانی چیرۆک بەڵام لە سەردەمی ئێستادا چۆن بەسەر هەموو شتێکا گۆڕانکاری ڕوەدا بەسەر نووسینیشا گۆڕانکاری هەیە ینی مەرج نییە من لە زۆر لە چیرۆکەکانم پێویستی کردووە ڕنگ بێ لە کۆتایەوە دەستم پێی کردووە باڵێ لە ناوەڕاستەوە دەستم پێی کردووە ینی گرنگ ئەوەیە ئەوەی کە ئەمەوێ بیگەێنم جا قورسی چیرۆک لەوەدایە کە لەو مەسافەکەمە لەو چەند لاپەڕەیە بێت و هەموو شتێ بگەێنین بەڵام کاتێکە ڕۆمانێک ئەنووسرێت ڕنگ بێت نووسەر بتوانێت لە چەند لاپەڕێکە وێنای شتێ بکە بەڵام لە چیرۆک ئەبێ وێنای تیابێ بەڵام کورت پەیامی تیابێ بەڵام کورت وشە وشەسازی لە نێو تەواوی چیرۆکەکانی ئەم کتێبەیە چۆنن وشەکان کە من ئەیخوێنمەوەکو خوێنەر لیان تێگەم یاخود ئەبێ بگەڕم بە دوای بەشێک لە وشەکانە و گەڕم بە دوای ماناکەیە هەوڵم داوە لەبەر ئەمە یەکەم بەرهەممە چونکە کۆمەڵە چیرۆکێکی ترم هەیە لە ئایندەداوە ئەوش ئیشی لەسەرەکەم هەوڵم دا بەو زمانە بنووسێت کە ئێستا ئیشی لەسەرەکرێت ئەم زمانەی کە هەرچەنێ مەزمانی ستاندارمانە بەڵام ئەم زمانی کە ئێستا ئیشی لەسەرەکەین و ڕۆژنامەوانی خوێندنەوە ئەوانە بەڵام لە یەکێک لە چیرۆکەکانمدا کارکتەرێکم هەیە گەرمیانیە هەر بە شێوە زاری گەرمیانی قساکەم بۆ ئەوەی خوێنەر هەست بکە ئەم کارکتەرە گەرمیانیە من لەگەڵ ئەوەم زۆر جار باس دەواکەین کە ئەو نووسینانی کە ئەکرێ حەقا زاراوەکان تێکەڵ بکرێ باس دەواکەن کە زمانی کوردی دەوڵەمەند نییە بەڵام بەعکسەوە من پێچەوانەوە لێم زمانی کوردی دەوڵەمەندە گەر ئیشی لەسەر بکەین ئێمە 4 زاراوی سەرەکیمان هەیە بەدەر لە بن زاراوەکانی تر کە باس ئەکرێت لە بنەڕەتدا خاوەنی 10 زاراوین بەڵام ئێستا 4 ئیشی لەسەرەکری ئەم 4 بۆ نمونە باوشەی گەرمیانی تیابێ با هەورامی تیابێ با بادینی تیابێ بە شێوەیەک بێ پراوێزیش نەکرێت بۆی خوێنەر خۆی تێبگات ینی لەبەرەوە زمانی خۆمانە ینی ئیشی لەسەر بکەین هیوادارم نووسەران ئیش لەسەر ئەوە بکەن باشە تا چەند گرنگە لە ئێستاە چیرۆک بۆ نێو کتێبخانەی کوردی و بە تایبەتیش ئەگەر پێگەیژنیش ئێستا بینین بە خۆشحاڵیەوە چەندین نووسەرمان هەیە کە ژنن و قەڵەمی تایبەتیان هەیە و لە بواری نەک تەنها شێعر بەڵکو لە چیرۆک لە ڕۆمانیش هەنووسن خۆی ئەدەب پێکاتوە لە شعر لە ڕۆمان لە چیرۆک لە پەخشان ئەمانە هەمووی گرنگن بەڵام ئێستا ئەوەی کە بخوێنرێتەوە کە زۆر حەزی لێ بکرێت زیاتر ڕۆمان و چیرۆکە چونکە ڕووداوە گێڕانەوەیە کارکتەرە ینی زۆر شتیتایە کە خوێنەر چێژی لێ بینێت وە زۆریش گرنگەوە باسی نووسینی ینی ڕەگەزی مینەت کرد بۆ کوژن زۆر جای پرسیاری ئەوەکەن ئەڵێن چیە لەگەڵ قەڵەمی ژنانە و قەڵەمی پیاوانەوە یاخود نووسەرێک کە بڕیارت داوە کە هەر بۆ ژن بنووسیت من لەم کتێبم زۆربەی چیرۆکەکانم باسی کێشەکانی ژنەکەم بەڵێ لەبەرەوەی خۆم ژنم ڕەنگ بێ زیاتر بزانم کێشە و ئازارەکانی ژن هەر لە ئازارێکی ناخەوە هەتا ئەگاتە ئازاری توندەتیژی تر و کوشتنیش ینی من کارکتەرم هەیە کە کوژراوە کدومە بە چیرۆک بەڵام شتێک نییە من بۆ خۆم لەگەڵ ئەوە نیم قەڵەمی ژن و قەڵەمی پیا و جیابێت چکە لە کۆتاییدا من مرۆڤم بۆ مرۆڤ نووسم ئەبێ لە هەموو بارەکاندا نووسەر بنووسی خۆی جیانەکاتەوە چکە مە هەمومان بەیەکەوە جوانین بەڕاستی ئازاری ژن ئازارە کێشە پیاویش ئازارە کێشە مناڵیش ئازارە کێشێت یاخود پەیامیان هەیە مەرج نییە هەر ئازار پەیامیش هەیە بێ لە چیرۆکەکان ئێمە هەڵبدن بیگەێنین بە هیوای بەردەوامیت و بۆ هیوایم ئەو کۆمەڵەش چیرۆکی تریشکە ئاماژەت پێکرد لە ئایندەیەکە نزیکە ئەویش ببینین سوپاس بۆ خات و شەهلا فەیزۆڵا نووسەر و هەروەها نووسەری کتێبی یاخود بڵم کۆمەڵە چیرۆکی کچینە و وێنەکە دووبارە بەخێر بێ خات شەهلا زۆر خۆشحاڵ بێت